مساجكرة دزنيوش أشكينيت جزاك الله خيرا جارية هدايات مرنقرتوا تركيكم. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. جگەرێک کێشان بۆ خۆی کڕینی حرامە، فرۆشتنی حرامە، کێشانی حرامە، باشە قوربانگیان، بەڵام دەستنوێژ ناشکێنێت. و پێویستە تۆ وەکو موسڵمانێک مادام لیقایەکت هەیە لەگەڵ ئەڵڵایە جەلە جەلالوه پێویستە وازی لێبێنی، چکۆ گوناح لا ضرر ولا ضرار. ئینسانی موسڵمان وەکو ڕەسوڵ الله فەرمێ صلی الله عليه وسلم نەزەرەر لە خۆیەدا نەزەرەر لە خەڵکەدات. بۆیە ئەمە دووکەڵە ژینگە پیسەکات، دووکەڵە سیەکانت ئەکوژێت، هەناسەی پاکت ئەکوژێت، دەموچاوی گەشت ئەکوژێت، بۆنی خۆشت ناهێڵێت، کۆمەڵێ معاناتی تری هەیە. باشە؟ بۆیە ئەکرێت وەکو موسڵمانی ئیرادەتان بەهێز بێت. ئینسانی موسڵمان ئیرادەی بەهێز بێت ئەتوانێت شاخ کون کات. عاد و ثەمود کە کاتی خۆی پەروەردگار باسی قووەت و هێزی ئەوانمان بۆکە، ئەوان ئیرادەیان بەهێز بوو. بۆیە ئەیانتوانی ينحتون من الجبال بيوتا فارهين، ئەیانتوانی لە شاخەکانە قەسر دروست بکەن، کۆشک دروست بکەن. باشە؟ ئەو ئەشکەوتانی کەوا ئێستا جاربەجار ئێمە ئەڕووی سەردانیەکەین وەکو سەفر و سیاحەت ئەڕووین، ئەوە ئینسان دروستی کردووە، بەڵام بە ئیرادە. پێویستت بە ئیرادەیە بڵێ من ئەتوانم. کەسێک توانی بێتی ئەو کتێبانەی پشتی سەری من بنووسێت، باشە؟ بۆ تو نەتوانی بیخوێنیتەوە. باشە؟ کەسێک بتوانێت لە کوفرەوە بێتە ناو ئیمان، تۆ بۆ نەتوانی جگەرەکە واز لێبێنیت؟ تۆ مادام سیواکەکەی زمانت قورئانی پیادێت گوناهە، یعنی دەم و دانت زمانت بە دووکەڵی جگەرە خراپ بکەیت بۆ ناخۆشکەیت. تەمەناکەم